راپۆرتێکی ئیسرائیلی ئاماژە بۆ دەکات کەناڵی سوێز هەلێکی گەورەی هاریکاری ئەمنی و ئابووری و ژینگەیی لە نێوان میسر و ئیسرائیلدا کردوتەوە کە پێشتر لە سەردەمی جەمال عەبدولناسردا ئەو کەناڵا وەکو هێمای خەبات لە دژی ئیستیعماری خۆرئاوایی و ئیسرائیل ناو دەبرا. ئەو راپۆرتە کە لەلایەن پەیمانگای توێژینەوەکانی یاسایی شێتەوەی لە زانکۆی تەل ئەبیبەوە ئامادەکراوە ئاماژە بۆ دەکات لە مۆدای ئەمنیدا هەردوو سوپای میسری و ئیسرائیلی ماوەیەکە بۆ دژایەتی تیرۆر لە نیمچە دوورگەی سینادا هاوکاری دەکەن و سوپای میسر ڕێگەی نەداوە کەناڵی سوێز بکرێتە ئاماژ. راپۆرتەکە جەخت لەوە دەکاتەوە کە ئاسایشی کەناڵی سوێز لە بەرژەوەندی ڕاستەوخۆی ئیسرائیلدایە چونکە لە سەدای 20 هەناردەی ئیسرائیل بۆ خۆرهەڵاتی دوور لەو کەناڵەوە تێدەپەڕێت. هەروەها لە بەرژەوەندی میسر و ئیسرائیل و وڵاتانی دیکەی ناوچەکەیە پاسەوانی دەریای سوور بکەن بە ئاڕاستی سوێس و کەنداوی ئیلات بە تایبەتی لە دژی هەڕەشەی ئێران و باڵەکانی لە ناوچەکەدا. لە درێژەی راپۆرتەکەدا هاتووە تا زیاتر متمانە لە نێوان هەردوو لادا پتەو بێت. ئەوە وا دەکات ئیسرائیل زانستی پێشکەوتوی ئەلکترۆنی و کۆمپیوتەری بۆ پاراستنی سیستمی پەیوەندی و زانیاری و لۆجستی بۆ پاسەوانی کەناڵەکە و بەندەرەکانی بداتە میسر. بەڵام راپۆرتەکە ئەوەی ڕوون نەکردوێتەوە کە بۆچی دوای 4 دێ لە ڕێکەوتنامەی کامپ دێڤید و ئەو هاو ئاهەنگیە گەورە ئەمنیەی نێوان قاهیرە و تەل ئەبیب هێشتا ئیسرائیل متمانی بە میسر نییە بۆ پێدانی سیستمی ئەلکترۆنی پێشکەوتووە. سەرەڕای ئەوەی کەناڵی سوێز بە تەواوی دەکەوێتە ناو خاکی میسرەوە کەچی ئیسرائیل دەیەوێت قازانجی گەورە لەو کەناڵەدا بچنێتەوە. راپۆرتەکە ئاماژە بە هەبوونی 3 پرۆژەی گەورەی ئابووری میسری ئیسرائیلی دەکات کە لە کەنارەکانی پۆرسەعید و ئیسماعیلی و سوێز لە چوارچێوەی ڕێکەوتنامەی ناوچە پیشەسازی ئامادەکراوەکان ناسراو بە کویز کە لە گومرگی ناردنەدەرەوەی شمەک بۆ ویلایەتە یەکگرتووەکان بەخشراوە. راپۆرتەکە دەڵێت میسر و ئیسرائیل و ئەمریکا دەتوانن لە پەرەپێدانی ڕێکەوتنامەی کویزدا وڵاتی چین بەشدار بکەن بەوەی کارگەی گەورە لەو ناوچاندا بکاتەوە و بەرهەمەکانی بەبێ گومرگ هەناردەی ئەمریکا بکات. دوجار راپۆرتەکە ڕای دەگەێنێت پەرەپێدانی ناوچەی ئابووری کەناڵەکە گرنگیەکی ئەمنی زۆر گەورەی بۆ ئیسرائیل هەیە چونکە کرانەوەی فرسەتی کار بۆ دانیشتوانی ناوچەی باکووری سینا ئەو هەلە دروست دەکات بۆ ئەو خەڵکە لە چالاکی تیرۆر و لا کردەی ناردنی کاڵای قاچاغدا بۆ کەرتی غەزە دوور بکەونەوە. ئەوەش ڕاستەوخۆ بۆ ئاسایشی ئیسرائیل کاریگەرە.